ڕۆژئاوا تەنیانێ بەڵکو باشوور پشتیوانیە. ئەمڕۆ سەرجەمچین توێژەکان لە بەردەمی باخی گشتی گربوونەتەوە بە پاڵپشتی لە ڕۆژئاوا ئەوەی کە دەبینن چەندان کەس لە سەرجەمچین توێژەکان لێرەن داوای ئازادکردنی ڕۆژئاوا دەکرێت. سڵاوی لێ بێم کاتەوە باش. پەیامت چی لەم ڕۆژەیە؟ پەیامم ئەوەیە کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا گەلی باشوور لە هەموو بەشەکانی کوردستان بێنە سەرجادە ناڕزای خۆیان دەرببڕن بەرامبەر بە و هێشە ناڕای کە دوو دەوڵەتی تورکی فاشیست و دەوڵەتی سووریای دیموکرات کەی کاتە سەر خۆسەری دیموکراتی هەڤاڵانی ڕۆژئاوا. ئێمە لێرەوە مەحکوم و شەرمەزاریان ئەەکەین وەنە ئەڵێن ڕۆژئاوا تەنیانێ بەڵکو باشوور پشتیوانیە. هەڵوێستی کوردانە پێ چۆن بوو لەم بابەتەیە بۆ لە بابەتی ڕۆژئاوا پاڵپشتیکانە؟ هەڵوێستی کوردانم زۆر پێ خۆش و خۆشحاڵم بەوەی کە حەڵە بوو گەڕێکی شێخ مەخسوود و ئەشرەفی هەمومانی کۆکردەوە بە یەک دنگ هاتوونێتە سەرجادە هاوارەکەین بژی ڕۆژئاوا سەرکەوتن بۆ ڕۆژئاوایە. ئەمڕۆتانە چی بکەن لێرە؟ ئەمڕۆ چالاکی دەرەبڕین بەرامبەر بەو هێرشە ناڕۆی کە دەوڵەتی سووریای نادیموکراتی داعش ئەیکەنە سەر گەری ئێمە لە ڕۆژئاوای کوردستان. سپاس بۆ بەڕێستان. ئەوەی کە بینن ئەمە دیمەنەکانی بەردەمی باخی گشتی شای سلێمانیە کە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا ئەمان هاتوونەتە ئێرە تاوەکو هەموو کورد دەنگی یەک بێت لێرە تاوەکو پاڵپشتی کوردان بکەن لێرە هەتا ئەو دۆخەی کە لەوەیە هەمویان بە یەک دەنگ هاوار دەکەن بژی بەرخوادانی ڕۆژئاوا کە لێرەدا لێرە چەند کەسێکی لێ. سڵاوی لێ بێم کاتەوە باش. زۆر سپاسە. پەیامت چی لەم ڕۆژەیە؟ ئەلبەتە ئەمڕۆکە شەڕێکی نەگریس و قورس ڕوبەڕووی خوشک و برایانمان بۆتەوە لە ڕۆژاوا. ئەم شەڕێکی بوون و نەبوونە. ئێمە وەکو کورد هیچ جیاوازیەکمان نییە لە خوشک و براکانمان لە ڕۆژاوا. من وەکو پێشمەرگەیەکی دێرین ئەمڕۆکە بڕیارم داوە کە ببمە شەڕوان. داوا لە دەسەڵاتدارانی هەرێمەکەم ڕێگامان بۆ بکەنەوە بۆ ئەوەی بڕۆین بەهانای خوشک و براکانمان لە ڕۆژاوا. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە هەڵوێستی سەرجەمچین توێژەکانە لە بەردەمی باخی گشتی سلێمانی بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا.